پەیامی حکوومەتی لوبنان بۆ حیزب الله. چەک تەنیا دەبێت لە دەستی حکوومەتدا بێت. حکوومەت ڕۆژی دووشەممە ڕایگەیاند کە تەنها حکوومەتی لوبنان دەبێت مۆنۆپۆلی چەک لەم وڵاتەدای لەدەستدا بێت. پەیامێک بۆ گروپی حیزب الله کە بە درێژایی دەیان ساڵ بە پشتیوانی ئێران جبەخانەیەکی گەورەی لە جۆرەها چەک بۆ خۆی دابین کردبوو. پۆل مۆرکۆز وەزیری زانیاری لوبنان ئەم قسانەی لە کاتی خوێندنەوەی ڕەشنووسی نەخشەڕێگای کابینەدا دەربڕی. ئەم ڕەشنووسە دەبێت لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت تاکو و حکوومەتی نوێ بتوانێت دەسەڵاتەکانی خۆی لەم بوارەدا بەکار بهێنێت. گروپی حیزب الله تەنها گروپی چەکداری لوبنانیە کە دوای شەڕی ناوخۆی 1975 تا 1990 دیزاینی لە ڕادەستکردنی چەکەکانی بە حکوومەت خۆی بواردووە. داواکاریەکان بۆ چەکداماڵینی ئەم گروپە لە کاتی وەستانی شەڕی ساڵی ڕابردووی حیزب الله لەگەڵ ئیسرائیل ئەویش با ڕێکەوتنێکی ئاگربەستی لاواز کە لە 27 نوامبر جێبەجێکرا چەند قات بووەوە. لەم بەیاننامەی حکوومەتدا هاتووە ئەمە ئەرکی حکوومەتە کە هەموو چەکەکان لە دەستی خۆیدا بێت و بەسەر هەموو خاکی خۆیدا تەنیا لە ڕێگەی هێزەکانی خۆیەوە سەروەری بکات. لە بەشێکی تری ئەم بەیاننامەدا باز لە ئازادکردنی هەموو خاکی لوبنان کراوە. بەیاننامەکە هەروەها بەڵێنی داوەکە بڕیارنامەی 1901 نەتەوە یەکگرتووەکان کە کۆتایی بە شەڕی ساڵی 2006 نێوان ئیسرائیل و حیزب الله هێنا بە تەواوی بێلایەنانە جێبەجێ بکات. بە پێم بڕیارنامە تەنها سوپای لوبنان و هێزەکانی پاراستنی ئاشتی نەتەوە یەکگرتووەکان ئەتوانن لە باشووری لوبنان جێگیر بن. حکوومەتی نوێ هەروەها بەڵێنیدا کە پابند بێت بە بەڵێنە پێشوەکانی خۆی سەبارەت بە ڕێکەوتنی ئاگربەستی 27 نوامبر. بە پێم ڕێکەوتنە سوپای لوبنان دەبێت لە پاڵ هێزەکانی پاراستنی ئاشتی نەتەوە یەکگرتووەکان لە باشوور جێگیر بێت و سوپای ئیسرائیل لە ماوەی 6 ڕۆژدا کە دواتر تا 18 فێڤریە درێژ کرایەوە لەم ناوچانە بکشێتەوە. گروپی حیزب اللهش دەبێت لە باکووری ڕووباری لیتانی واتە نزیکەی 30 کیلومتر لە سنوور بکشێتەوە و ژێرخانی سەربازی ماوەی خۆی لە باشووری لوبنان لەناو ببات. حکوومەتی لوبنان هەروەها بەڵێنیدا کە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی نوێی وڵاتی دراوسێ واتە سووریا دەربارەی کۆنتڕۆلی سنوورەکان دەست پێ بکات. سووریا لە ژێر حکمی بنەماڵەی ئەسەد بۆ 3 دەیە هێزی زاڵ بوو لە لوبنان و دەمێشق تەنها لە ساڵی 2005 زاینی دوای ناڕەزایەتیە بەرفراوانەکان کە بە تیرۆرکردنی ڕەفیق حەریری سەرۆکوەزیرانی پێشووی لوبنان دەستی پێکرد ئامادە بوو هێزەکانی لە لوبنان بکشێنێتەوە. لوبنانیەکان ئەسەد و حیزب الله لە ڕووداوی تیرۆرکردنی ڕەفیق حەریری بە تاوانبار ئەزانن.